وخوای گەورەش خۆی مرۆڤەکانی وا خوڵقاندووە. خوای تعالی مرۆڤی وا خوڵقاندووە کە مرۆڤ گوناحەکات و تەوبەکە خوا لێی خۆشە بێ. لە حەدیثی صحیحی ئیمامی مسلمە هاتووە ئەگەر ئێمە قەومێک بین گوناح نەکەین خوای تعالی ئەمان گۆڕێ بە قەومێک گوناح بکەن تەوبە بکەن خوای گەورە لێیان خۆش ببێ. یعنی ئێمە هاتوینەتە سەرزەوی بۆ ئەوە نهاتوینەتە سەرزەوی وەک مەلایکە بژین. یعنی خوای تعالی ئێمەی وەکو مەلایکە خەلق نەکردووە و وەکو حەیوانیش خەڵقی نەکردووین. مەلائکە ئەوانن کە خوا معسوومیانی کردووە لە گوناح ناکەن. حەیوانیش ئەوانن کە محاسبەیان لەسەر نییە و هەرچی بکەن ئەیکەن. ئێمە های لەو نێوانەیە نە مەلائکەین بڵێن معسووم بین لە گوناح نەکەین و نەش وەکو ئاژەڵەکان بەرەڵا کرابێتین کە محاسبەمان لەسەر نەبێ. بەڵکو ئێمە خوای تعالی وا خەڵقمانی کردووە لە ناو لاشەمانە هەردوو شتەکە هەیە. هەم لە جەستەی ئینسانە خوای گەورە وا خەڵقی کردووە هەم حب و خۆشەویستی تاعەتی خوای تایە و هەم حەز و خواستی گوناحیشی تایە. وخوای تعالی بەرنامەی بۆ ناردین ئەگەر بە پێی بەرنامەکەی خوا بچین دائما خۆشەویستی تاعەتی خوا و گوێڕایەڵیکردنی خوا زاڵ ئەبێ بەسەر ئەو لایەنەکەی ترە ئەبین بە ئینسانێکی ئەهلی تاعەت ئەو کاتە پاداشتی گەورەمان هەیە لە لای خوای پەروەردگار. جا ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و بیش زانین ئێمە قابلین بە گوناح. هیچ کەسێک لە ئێمە جگە لەوانەی کە خوا پاراستوونی کە پێغەمبەرەکانن خوا پاراستوونی لە گوناح جگە لەوان هەموومان بە صالح و بە پیاوچاک و بە هەموو نەوعەکانمان قابلین بەوەی غەڵەت بکەین، قابلین بەوەی گوناح بکەین. جار جار غەفڵەت ئەمانگرێ و بێئاگایی ئەمانگرێ. بۆیە هیچ سیر نەبێ لە لامان کاتێ ببینی باشترین کەسانی لای خوا کە سەحابەکانی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم لە دوای پێغەمبەرەکان تووشی گوناح هاتن ئیتر بە هەموو نەوعەکانی گوناح. گەورەیەکە لەوەیە کە تۆ گوناحت کرد پەشیمان ببیتەوە و تەوبە بکەی و بگەڕێیتەوە بۆ لای خوای تعالی تا خوای تعالی لێت خۆش ببێ. بۆیە تەوبە ئەوە معناکەیەتی، معنای ئەوەیە کە تۆ پەشیمان ئەبیتەوە لەو گوناحانەی کە دێتە ڕێگات کە جارجار غەفڵەت ئەدگرێ و وایش نەزانی کە تەوبەکردن بەس بۆ گوناحی گەورەیە. نەخێر برا بەڕێزەکانم، لە گەورە و بچووک تۆ ڕۆژانە پێویستە تەوبە بکەی، لە گەورە و بچووک و هەر ڕۆژانە دەیەها گوناحمان تووشە بێت تەنانەت گوناحی گەورەشە لی بێ ئاگاین جاری وا هەیە جگە لە گوناحە بچووکەکان. بۆ نمونە کام لە ئێمە جارجار بێ ئاگا نابێ نوێژەکانی تاخیر ناکە، کام لە ئێمە بێگوێیی دایک و باوکی ناکات، ئازاری دایک و باوکی نادات، ئەگەر وەلو هەر بە سەرپێچێکی بچووکیش بێ جارجار ئازاری دایک و باوکمان نەدەین. کام لە ئێمە غەیبەت ناکات، کام لە ئێمە غەیبەت ناکات، ڕۆژانە تووشی ئەو گوناحە گەورەیە دین کە یەکێکە لە گوناحە زۆر گەورەکان. کام لە ئێمە ئەوە ناکە، کام لە ئێمە دوزمانی ناکە لە بینی خەڵکیە، قسەی ئەم ناهێنێ بۆ لای ئەو، قسەی ئەو ناهێنێ بۆ لای ئەم، بەهۆی قسەیەکی ئەمەوە لەوانەیە دوو کەس بینیان تێک بچێت ماوەیەکی زۆر قسە لەگەڵ یەکا نەکەن. کام لە ئێمە تووشی جۆرەکانی درۆ نایە، کام لە ئێمە خۆشەویستەکانم گوێن نادا، قسەی غەڵەت نایەتە دەمیا، قسەی زبر نایەتە دەمیا. ئەگەر هەر هیچ نەبێ بەرامبەر بە ژنەکەی، بەرامبەر بە کوڕەکەی، بەرامبەر بە کچەکەی، بەرامبەر بە خزم و دۆستانی، بەرامبەر بەوانەی کە لە بازاڕە لەگەڵیانە معاملە ئەکا، بەرامبەر بەوانەی کە لە دائیرەیە لەگەڵیانایە، بەرامبەر بە ئەگەر مامۆسا بێ بەرامبەر بە تەلەبەکەی. یعنی کام لە ئێمە تووشی نایە. ئەمەنە گوناحێلێکن ڕۆژانە قابیلە بەوەی بێتە ڕێگامان. دەیکەوا بوو ڕۆژانە پێویستە ئێمە تەوبە بکەین و تەواب ئەو کەسەیە کە بە بەردەوامی تەوبە ئەکا. خوا ئەو کەسانەی خۆشەوێ کە بە بەردەوامی تەوبە ئەکەن. هەر کاتێک گوناحێکیان توش ببێ یەکسەر ئەگەڕێنەوە بۆ لای خوای تەعالی و تەوبە ئەکەن. ئەمجا بە گەورەی نەزانین هەر گوناحێ چەند گەورە بێ تەوبەی لێ بکەی خوای گەورە لێت خۆشە بێ. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم، بڵێ ئەی بەندەکانم ئەوانەی کە ئیسرافیان کردە، یعنی لە گوناحا زیادە ڕەویان کردووە، لا تقنطوا من رحمة الله، لە ڕەحمەتی خوا بێئومێد مەبن، إن الله يغفر الذنوب جميعا، خوای تعالی لە هەموو گوناحەکان خۆشە بێ. خۆشەویستەکانم
لە هەموو گوناحەکان خۆشە بێ بەڵام تەوبە مهم ئەوەیە تۆ لە شوێنی خۆیشا تەوبە بکەیت. زۆر گرنگە بە ڕێزەکانم، زۆر کەس لەما بێ ئاگایە، کاتێک گوناحەکە بێ ئومێد ئەبێ